هاوڕێیان لە ناو ڤیددیۆی کوڕەکیە ناوی خەڵات سندی ئەو خەڵات سندیە پارتی لە دهۆک گرتی 6 مانگ حکمی کرد دواتر ئازاد بوو چونکە هەڵگیری ڕێگەزنامەی بەریتانیا هەیە ناتوانن بیهێڵنەوە تا ڕۆژی قیامەت. جا لێرە دووشت زۆر گینگە، یەک ئینسان کە مۆڕالی هەبی ببینن 6 مانگ حکم کرا ئێستا هاتەوە بەریتانیای بە چاوی خۆتان ببینین هێلکە تەوزیە دەکات. دوو لەوە گرنگتر ببینن خۆپیشاندەران چۆن پێناسەی دەکەن، چۆن ڕێزی دەگرن. یعنی ژیان چییە؟ ژیان هەر ئەوەندەیە، یەک مۆڕالت هەبی، دوو لە بەرامبەر ئەو مۆڕالەت خەڵک ڕێزت لێ بگری. ئەوەیە کە خەڵک ڕێز لە هەموو ئازادی خوازان دەگری. ئەو شێوازێ بە چاوی خۆتان ببینن بزان چ بە خەڵات سندی دەرێت. تۆرەی خۆت بکەوە کە 6 مانگ لە زۆرێک کرای کە چەند چالاکی کردی هیچ شتێکت نەکردیە، بەس ڕخنە لە سەرۆکەکەی ئاتو سەربەرزی منیە، ئاتو سەربەرزی ئەمن هەموم تەسویر کردیە، ئاتو سەربەرزی بادینانی لە پاش شێروانی ناوی تو لە لیستی بادینانە، ئەمە سەربەرزیم بنگۆ بژی کورد چیت کردی هیچ شتێکت نەکردیە، بەس ڕخنە لە سەرۆکەکەی ئاتو سەربەرزی منیە، ئاتو سەربەرزی ئەمن هەموم تەسویر کردیە، ئاتو سەربەرزی بادینانی لە پاش شێروانی ناوی تو لە لیستی بادینانە، ئەمە سەربەرزیم بنگۆ بژی کورد.